ڕێبەر محەممەد دەرچوی بەشی بازرگانی و دەوڵەتی وەک چالاکوانێکی مەدەنی لێرە ئامادەم لەگەڵ هاوڕێیانمدا بۆ گفتوگۆکردن لەسەر پرسێکی چار نووساز ئەویش پرسی هەڵبژاردنە. من ساهیوە دەرچوی کۆلۆژی زانستە مرۆڤایەتەکان لە زانکۆی ڕاپەڕین بەشی جوغرافیا بەشداریم کردووە لە پاسی هەڵبژاردن بۆ گفتوگۆیەکی گەنجانە لەسەر پرسی هەڵبژاردن. من ناو محەممەد ئەنوەرە قوتابیم لە زانکۆی مریشی سلێمانی لەم پرۆگرامە بەشداریم کردووە بۆی قسە بکەین سەبارەت بە هەڵبژاردنەکانی پێشووی عێراق. من شێنە دەرچووی بەشی ئاداب ئینگلیزیم ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵی هەڤاڵی ئازیزا بەشدارم لە بەرنامەی پاسی هەڵبژاردن بۆ گفتوگۆکردن سەبارەت بە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. سڵاو من ناوم بروسێک سەرکەوت ئەدی قوتابیم لە پەیمانگای کۆمپیوتەر ئەمڕۆ بەشدارم لە بەرنامەی پاسی هەڵبژاردن بۆ هەندێک گفتوگۆی ئەکادیمی دەربارەی هەڵبژاردننی پێشوەختەی عێراق. من هەژێن لوقمان دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانم ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵی گەنجی ئازیز بەشدارین لە بەرنامەی پاسی هەڵبژاردن. من سەرنگ نەجمەدین قوتابی بەشی زانستی سیاسیەکان ئەمڕۆ بەشدارم لە بەرنامەی پاسی هەڵبژاردن بۆ گفتوگۆکردن لەسەر پرسی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق. من ناوم دیاری حەمە ڕەشیدە لە ئەمڕۆ لە هاتووم بۆ بەرنامەی پاسی هەڵبژاردن لەگەڵ هاوڕێکانم سەبارەت بە پرسی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق چەند گفتوگۆیە بکەین. بەڵێ زیزان سڵاوتان لێبێ خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی دیکەی بەرنامەی پاسی هەڵبژاردن لە ماوەی هەڵمەتی هەڵبژاردننی 2021 عێراق هاتوومەتەوە خزمەتتان وەکو هەمیشە پێشتریش ئاماژەمان پێکردووە لەم پاسە ئەوەی مەبەستمانە دەنگی بگەێنین گوێی لێ بگرین تێڕوانین و دنیابینیەکانیان بە گرنگیەوە باز بکەین گەنجەکانن بۆیە لە سەرەتا تا کۆتایی بەرنامەکە ئەوان حزورێکی گرنگ و کارایان هەیە و لە ڕێگەی گفتوگووەکان لە ڕێگای پرسیار و وەڵامەکان و دواتریش لە ڕێگەی پرسیارەکانیان لە کاندیدی میوان بەرنامەکە دەوڵەمەندترەکەن و باشتر یعنی چۆن بڵێ دەنگیانەگات بێگومان بۆ ئەوەی ئەو پەیامە بگات بە کاندیدەکان ئەوانەی کە لە داهاتووە بن بە پارلەمانتار کە گەنجەکان کۆمەڵە کەسانێکن بە ئاگان هۆشیارن ئەزانن چیان ئەوێ بۆیە پێویستە هەر بەڵێنێک بەوانە درێت لە هەر بەرنمەیەکە لە هەر جێگەیەکە بەڵێنەکان بە هەند وەربگیرێن چونکە دواتر گەنجەکان ئەیان خەنە بەردەم بەرپرسیارەتی. من زیاتر ناڵێم لە کاکە بروسکەوە دەست پێ ئەەکەم کە بڵێن خۆی قوتابیە ماشەڵا گەنجە و حتمما دنیابینیەکی تایبەتی هەیە بۆ ئەم هەڵبژاردنە. پێم خۆشە بە کورتەیەک کاکە بروست پێم بڵێ کە باز دێتە سەر هەڵبژاردن تۆ چۆنە ڕوانیتە ئەم پرۆسەیە هەستەکەی پرۆسەیەکی گرنگە یان ڕووداوێکە وەکو هەر ڕووداوێکی دیکە دێت و تێپەڕێ. زۆر سوپاس سەرەتا سڵاو بۆ بینەران. بەڕاستی پرۆسی هەڵبژاردننی ئەم جارە زۆر گرنگە جیاواز لە هەموو هەڵبژاردنەکانی دیکە. پرسی هەڵبژاردننی ئەم جارە پرسێکی چارە نووسازە کە هەموو لایەنە سیاسیەکان دەبێت لە بەغداد لەسەر مێزی گفتوگۆ داکۆشی لە مافەڕەواکانی گەلی کورد بکەن، داکۆشی لە بودجە و موچەی هاوڵاتیانی کوردستان بکەن. بۆیە ئەم هەڵبژاردنێکی زۆر گرنگە. دەبێت هەموو لایەنە سیاسیەکان دەست لە ناو دەست لە پەرلەمانی عێراق بە یەکەوە کار بکەن بۆ سەرکەوتنی کورد، بۆ چەسپاندنی دەستور، بۆ وەرگرتنەوەی ناوچەژێنا کۆکەکان و لێرەوە داوا لە هەموو لایەنە سیاسیەکانەکەم کە بانگەشەی خۆیان بە ئارامی بکەن بەس کە چوونە بەغداد دەست لە ناو دەست بە یەکەوە داکۆچێکی زۆر باش لە مافەڕەواکانی گەلی کورد بکەن. دەستەکانە خۆش بێ. ئەگەر مایکەکە بێ بە کاکە ڕێبەر پێم خۆشە هەر لەسەر قسەکانی کاکە بروس پرسیارێک بکەم. حتمما کاندیدەکانی ڕابردوود بینی و بینیویشتن کە چوونەتە پەرلەمان وەکو گەنجێک ئەوەی مایەی نیگەرانی بوو لەلات کە لە پەرلەمانتارەکانت بینی چی بوو کە پێت خۆش نییە ئەم پەرلەمانتارانە کە تازە ئەچن دووبارەی لێ بکەنەوە لەسەر هەمان ڕێچکە کار بکەن. بەڕاستی ئەمە
بینیمانە با بڵین کە لە هەڵبژارەکانی لە با بڵین لە مەرحەلەکانی پێشتری قۆناکانی پێشووی پەرلەمانە یەک شت لای من زۆر متاسیر و زۆر کاریگەر بوو پێوەتە سەورەکەم هەموو کەسێکی دیکەش هەموو تاکێکی کۆمەلگا بە تایبەتی تاکی کوردی پێی ناڕەحەت بوو بێت ئەویش یەک نەگرتن بوو بەڕاستی یەک نەگرتنی تایبەت لەو پرسانەی کە پێویست بوو حزبی نەبوو چکە بەڕاستی بڵین یەک نەگرتنی کورد لەوێ لاوازی کورد دەرەخات و ئەگەر یەک نەگرین بەڕاستی ناتوانین بەهێز بین و بتوانین بگەین بە داکۆکیین لە مافەڕەوەکانی خۆمان زۆر پرسمان ئێمە پرسەکان بۆنە لە بابەتی مافی دەستوریەکانمان مافەنەتۆیەکانمان لە سەوسلۆ بیگرە هەتا وەکو دواتری پرسی شای سەدارایەکانمان کە ئەیبینینەوانێ زۆر کارتی فشاران بەکارێنەوە و کە خاڵی لاوەز ئێمە ژەک نەگرتنەکە بوو کەوای کردووە لایەنەکانی دیکە زاڵبوون بەسەرمانە ئەوەی کە ئەتبینی پارلەمانتارەکان لەوێ یەکگرتوونین کاریگەری لەسەر دائنای سەبارەت بە پرۆسەی هەڵبژاردن سەبارەت بەوەی ئایا ئەسڵەن ئەبێ ئێمە نوێنەرایەتیمان لە بەغا بێت چونکە بۆ کارێکی دیاریکراوەرکێکی دیاریکراو لەوێن کە پێی هەڵنەسان بوونونەبوونیان ئەبێ بە یەک ئەوە وای لێ کردووی کە سار بیتەوە یان کە هەڵوێستی پەرلەمانتارێک تەبینی هەڵوێستێکی جوان بوای لێ کردێت و خۆزگامە جارێکی دیکە شەڵە بژێردرایەوە بۆ نمونە کاگەزگار من بخۆم بە تەبیعەت گەشت بینم بەڵام بەڕاستی من هەر بەتەناو خۆم نیم هەموو تاکانی دیکە بە تایبەتی چین و توێژی گەنج با بڵین بەڕاستی کە وەزعەیە بینی ناومێن دەبوو لە هەموو شتێک چکە بەڕاستی تۆ کاتێ نوێنەرایەتی خۆ دەڵەبژێری و ئەچێتە بەغداد بۆیە کە داکۆکی لە پرسە چارەسازەکانی نەتەوەکەمان بکات بەڵام دەبیمان بینیوانێ بەشێکیان بۆ مەرامی تایبەتی بۆ بەرژەوەندی شخصی و بۆ زۆر شتی دیکە کارتی فشاریان بەکارێنە بگرە هەندێک پێچەوانی ئەوەی کە لە بەرژەوەندی گشتی گەلی کوردستانە مامەڵیان نەکرد ڕەفتاریان نەکرد و خۆیان دەنوان سوپاسانەکەم کاکە ڕێبەر بینەوە لای هەژێن خان خۆی وەکو هونەرمەند ناساند عادەتەن کاندیدەکان ئەو بابەتانەی لەسەری ئەوەستن لە ماوەی بانگەشەیە بەدەگمەن من خۆم نەمبینیوە بڵێن کایەی هونەری بواری هونەری لە هەرێمی کوردستان لە بەغاوە کاری لەسەرەکەم بۆ ئەوی بچێتە پێشەوە زیاتر ئەو بابەتانن کە مەبەستیانە سەرنجی خەڵکی پێڕابکێشن موچە و بودجە زۆر لەسەری ئەوەستن بابەتی ناوچە جێناکۆکەکان و مادەی 140مانە خۆت پێت خۆشە یعنی کاندیدەکان چۆن بڕوانە ئەو بوارەی تۆ بۆی تۆش وەکو گەنجێک سەدانی دیکەی وەکو تۆش لە قسەکانیانە خۆت ببینیتەوە زۆر سوپاس من وەکو هونەرمەندێک گرنگترین شت لای من لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقێک ڕێزی گەلی کووردە و داکۆکیکردنە لە مافەکانی گەلی کورد و ئیشکردن لەسەر ناوچە جێناکۆکەکان و بۆ بابەتە هونەرێکەش ڕاستە تا ئێستا بۆ نمونە کاندیدێکمان نەدویان زۆر بەکەمی بینیمانە کە باز لە هونەر بکات یان بۆ نمونە گرنگی بەکایە هونەرەکان بکات لە کاتێکا کە بەرەو پێشچوونی کۆمەڵگە بریتێ لە بەرەو پێشوونی هونەر هەر کۆمەڵگەیەک هونەری بچێتە پێشەوە ئەو کۆمەڵگەیە لە پێشەوەی بۆ نمونە هونەری سینەما تۆ توانین لە ڕێی هونەری سینەماوە مێژووی خۆت بگێڕیتەوە ئەو مێژووە پرشۆڕژەی کە گەلی کورد هەیەی ئەتوانێت لە ڕێنی سینەماوە لە ڕێی دراماوە لە ڕێی هونەرەوە بیگەێنێت ئەمە شتێکی زۆر زۆر گرنگە هەستەکە ئێمە کەم و کوڕیەکە لە بانگەشەکان بێگومان ئەکرێت چی بکەن ئەوان تۆ شارەزای بۆ هەستەکەیوان چیان پێکرێگەر بچنە بەغا زیاتر لە کۆمەڵگەی کوردیە گرنگی بەلایانی هونەری نایرێت وە لە ڕووی بودجەشە و بودجەیەکی باشی بۆ دابین نەکراوە کە بتوانرێ کاری تیا بکرێت سوپاسانەکەم ئەچمە لای کاکە سەرهەنگ تۆ وەکو گەنجێک بەڵێنی کاندیدەکان لە ڕابردوو هەستەکەی بەشێکیان لە ئاستی بەڵێنەکان نەبوون پێت خۆش ئامانەی تازە ئەچن چۆن بن زۆر سپاس یادگار ئەوەی کە پێویستە وەکو هاوڕیانە ئاماژەیە پێدا ئەوەیە پرسەنەتەوەیەکان لە پێش هەموو شتێکەوە بێ گەڕانەوەی پێشمەرگە بۆ کەرکووک مادەی 140 پرسی موچە و بودجە و ئەوەی کە ڕوونە دەرەکەوێت کە پەرلەمانتارەکان چکارێکیان کردووە و هەڵوێستیان چۆن بووە بەڵام ئەوەی زۆرێک لە نوێنەرەکان گلەی ئێوەیان لێکرد لە هاوڵاتیانەوە لە شەقام لە دەرەوە کە لەسەر بەڵێنی خۆیان نەبوون واتە بە شێوازێکی باش نوێنەرایەتیان نەکردووە کاری خۆیان بەباشی بەجێ نێناوە چەند گرنگە کاندیدەکان بەڵێنێک بن کە ئیشی ئەوان بێت لە چوارچێوەی وەزیفەی ئەوان بێت لە پەرلەمانی عێراق وەڵامی ئەمەم بێت بڵێ ئەوەی کە لە چوارچێوەی پەرلەمانتارەکانە پرسەنەتەوەیەکانە پێویستە ئەنجامی بن کاری لەسەر بکەن
پرسی گەنج باشتر و کاراتر کاریان بکردایە بۆ منە دۆخی کەرک و دووس خانەقی شنگال ئەوەی ئێستا بووە ئەو دۆخە یعنی زۆربەی لایەنەکان خەمسار بوون لێ ئەسڵەن هیچ هەوڵێک و مانوبوونیشان لەگەڵان نەکرد واتە هەوڵێکیان بۆ نەدا. باس دەکەم کاکە سەرنگ حتمما دێمەوە خزمەت شوێنەخان وەڵامم بە بەڵێ و نەخێر بیتەوە اینجا پرسیارەکەمەکەم هەستەکەی گەنج گرنگی و قەدری ئەو دەنگەی خۆی ئەزانێ بەڵێ یان نەخێر؟ بەڕای من نەخێر. لێرەوە پرسیارەکەی من دێت چاوەڕێەوە بووم بڵێ نەخێر چونکە تۆ مامەڵە لەگەڵ واقعەکەکەی لەگەڵ پێدرا و معتەیاتەکانەکە ئەوەی لە بەردەستمانە بەداخەوە وەکو پێویست نەیان زانیوە چەند گرنگە گەنج هۆشیار بێت بزانێ ئەم دەنگەی ئەو تەنها دەنگێک نییە بۆ نمونە لەبەرەوەی کەس و کاری دەنگ بە کەسێکی دیاری کراوە دەن لەبەرەوەی کەسێکی دیاری کرا و داوای لێ کردووە تەکلیفی لێ کردووە بە گرنگیەوە لە دەنگەکەی بڕوانێ بۆی لە بانە ڕۆژ و لە پاشە ڕۆژە پەشیمان نەبێتەوە لەوەی ئەشەڵا بە دەنگێکی من لە ناو دەنگەکانە نەبووە کاوی بردوۆتە پەرلەمان وەک ڕوونە هەڵبژاردن پرۆسێکی تەواو دیموکراسیە کە هەم گەنج هەم گەل بە هەموو پێکهاتەوە بە هەموو چین و توێژەکەیەوە ئەتوانێت خۆی دەسەڵات دیاری بکات بۆیە پێویستە گەنج قەدری دەنگەکەی خۆی بزانێت کە ئەوەی لەبیر بێ ئەو دەنگەی ئەو دەسەڵات دیاریەکە بۆیە هەمیشە خۆی بوونی خۆی بسەلمێنە دەنگی خۆی بات بەڕای من پێویستە ئەمە هۆشیار بین خۆمان بیرکەینەوە ئایا چ لایەنێک چ کاندیدێک داخۆکی کارە لەسەر مافی کورد بەگشتی و گەنجیش بە تایبەتی تۆ خۆتەستەکەی گەنج پێویستە یعنی بە بەردەوامی ئەو ڕێگایانە چین کە بێ بیگرێتە بەر بۆ ئەوەی هۆشیار بێ بە ئاگا بێ لەوەی کە کێ هەڵابژێرێ و بۆ هەڵیە بژێرێ چۆ خۆتە زانێمە پرۆسەیەک نییە لە دە ڕۆژە دروست بێت بچێت خولێک ببینێت و دوایی بزانێت بڵێ من کەسێکی هۆشیارمە پرۆسەیەکی بەردەوامە وەکو گەنج پێویستە گەنج چی بکات بۆ ئەوەی گەنجێک بێت بەڕاستی خاوەنی بڕیاری خۆی بێت پێش هەموو شتێک پێویستە لەسەر هەموو تاکێک خوێنەر بێ و هەموو تاکێک مێژووی گەلەکەی خۆی بزانێت و بزانێت چۆن ئازار دراوە چۆن شۆڕشی کردو چۆن بەرگری کردووە و پێویستە لای جیاواز بێ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق جیاوازە لە پەرلەمانی کوردستان بابەتەکان تێکەڵ نەکات و خۆی بە دوای زانیاریە بڕوا نەک لە شوێنی عام زانیاری وەرگرێ و هیچ نەخوێنێتەوە. سپاس دەکەم شوێنەکان کاکە محەممەد زۆر جارگلەیی لە گەنجەکرێ ئەوترێت ئەم نەوە تازەیە کە زۆر جار ئەڵێن بەراوردیەکەن بەنەوەی نازام ئاڵتونی و نەوەی ئەڵماسی و ئەم شتانە کە من بڕوام وایە کە هەموو نەوەیەک کە گەنجە ئێستایەوە ئەو نەوەیەن کە داهاتووی وڵاتان بەدەستە بەڵام گەنج چەند کەم تەرخەمە لەم بەرپرسیارەتیە وەکو گەنجێک زۆر جارە وترێت گەنجەکان خۆیان پێ ناگەیەنن دایکان باوکان گلەیان لەکەنەوە بۆنمە بە بەردەوامی خەریکی مۆبایلەکەی دەستێتی کات ئەکوژێت ئامادە نیە فێری زمانێک بێت هەر لێرەوە بینەوە سەر و بابەتە کە چەند گرنگە گەنج خۆی پێ بگەێنێ بۆەوەی کاندیدەکانیش بە حەزەرەوە مامەڵی لەگەڵا بکەن نەک پێیان وا بێت دەنگێکی گەرنتی و زەمان کراوە بێخەم بن لێ زۆر سپاسکە یادگار بۆ دەرفەتە سەبارەت بە پرسی گەنج دەمەوێت ئاماژە بە لە بنەڕەتی گەنج بکەم خۆی کە کۆمەڵگایەک دروستە بێ تعبیر لەو ژینگەیە دەکات کە لێی ژیاوە گەنجی ئێمە لە ژینگەیەک ژیاوەکەوە ئەو ئامرازانەی کە پەیوەستن بە پێشکەوتنی گەنجان بەردەست نەبوونە بۆ منە لە کۆمەڵگای ئێمە مێژوو ئێمە دەگەڕێتەوە بۆ 30 ساڵێک پێشێستا ئێمە لەو مودەیەدا توانیمانە قەوارێکی سەربەخۆ دروستکەین بەڵام بەداخەوە لەو مودەیەدا ڕەنگە کۆمەڵگا و بگرە و ئامرازانش بەردەست نەبوون بۆ گەنجان بۆی پەرە بە توانەکانیان بدەن باشە ئێستا ئەمرازانە بەردەستن بۆ ئەوی گەنج ئەگەر مەبەستی بێ خۆی پێ بگەێنێت خۆی پێ بگەێنێ ئەکرێ بڵین بەڕادەی ئەو 30 ساڵی کە ئێمە هەرێمێکمان دروست کردووە توانیمانە بەرەو پێشچوونی باش بەدەست بێنین بەڵام بڵین 100% ئەو ئامرازانە بەردەستن نەخێر لەگەڵەوەی ئامرازەکان بەردەستین ئێمە یعنی لە ڕووی
هۆشیاری کۆمەڵایەتیشەوە لەو ئاستەدانین کە نەوەیەک پەروەردە بکەین کە ئاڵای خۆش بووێ کە نیشتیمانی خۆش بوو ئێمە گەر سەیری سنووری خۆمان بکەین دەبینی لە هەر چوار لاوە چوار دوژمنمان هەیەکەوە هەمیشە هێرش دەکاتە سەر سنوورەکانمان ئێمە تا ئێستا نەوەیەکمان پێنەگەیاندووە کە گەورە بوون سۆزیان بۆ نیشتیمان دروست بێ بەداخەوە ئەو هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ دەسەڵاتداران چونکە ئەگەر سیر بکەین دەبینین کە پەرلەمانتارێک دەرەچێت یاخود کە لایەنێک دەنجی زۆر دێنێ لە پەرلەمانی عێراق ئەولەویەتی ئەو یعنی ئەو کارە نییە کە قەزیەی کوردنیشانی جیان بدە باشە خوا گفتوگۆیەکی هاوڕێیانە بکەین دواتر مەبەست ماگەرە ئەزیزێک ویستی کۆمنتی هەبێ لەسەری قسە بکە لە ناو ئامی خەڵکە وا باوە و وا بڵاوە کە پارلەمانتارەکان بە تەنها بۆ گۆڕینی ژیانی خۆیان ئەچنە بەغدا و نوکتەشی لەسەر کراوە هەستەکەی ئەم پارلەمانتارانە کە تازە ئەچن ئەتوانن ئەو تێڕوانینە بگۆڕن وە چۆن ئەتوانن بیگۆڕن سوپاسکایەکدار ئەگەر سەیری پەرلەمانتارەکان بکەین دەبینین ڕێژەیەکی بەرچاوی پەرلەمانتاران کەسانی پسپۆر و ئەکادیمیستن بەڵام لەگەڵ ئەوەژدا ئێمە هەر ناکرێت بڕوانامە بکەینە پێوەەر بۆ گۆڕانکاری لە کۆمەڵگادا ئێمە پێشەوەی سێری بڕوانامە بکەین پێویستە سێری ئەو ژینگەیە بکەین کە لە یەژین بۆ منە لە پەرلەمانی عێراق ئەرچی سەرەکی و ئەولەویەتی پەرلەمانتار ئەوەیە کە پارێزگاری لە قەزیەی کورد بکات چونکە هەر کاتە قەزیەکەت لاواز بوو هەموو کایەکانی تر لاوازە بن بۆ منە هونەرمەندێکمان لەگەڵە باسی هونەر کرد ئەگەر بێت و ئێمە قەزیەی کورد لاواز بێ و هەرێمی کوردستان لاواز بێ کای هونەریش لاوازە بێ بگرە بواری پەروەردەش لاوازە بێ و داهاتە بێت چونکە خەونی لە مێژنەی دوژمنان ئەوە بووە کە لە ڕووی پەروەردەوە کۆمەڵگا سست بکەن بۆیە بەداخەوە ئێمە و بەرگریەمان نەبووە تا ئێستا کە بتوانین لە بەرامبەر ئەو دژایە تێدا بۆستین هەربژی کاکە محەممەد کاکە دیاری بێمە لای جەنابتان چەند گرنگە ئەوانەی دەرەچن بۆ پەرلەمانی عێراق گەنج بکەن بە بەشێک لە خەمی خۆیان کە ئاڵێم گەنج واتە ئەو شتانی کە گەنج پێویستێتی یەکێک لەو خەمانە بۆ نمونە نەبوونی هەلی کارە کە ئەم پارلەمانتارانە ئەتوانن لە ڕێگەی پێشکەشکردنی پرۆژە یاساوە لۆبیکردنی چاکەوە هەلی کارکردن زیاد بکەن پرۆژەی بچووک زیاد بکەن کارگەی بچووک زیاد بکەن چکە دەسەڵاتی ئەوەیانەیە تەنانەت ئەگەر بەشێک لە موچەکەی خۆشیان بخەنە پرۆژە و خزمەتی گەنجەوە کە پرۆژەی بچووکیەیە ئەتوانن گۆڕانکاری دروست بکەن چۆن ئەمە بکرێت و هەستەکەی تا ئێستا کراوە بەڵێ سەرەتا سپاس دەکەم بۆم دەرفەتا من هەز ناکەم ئەوە کرابێت چونکە لە ڕابردووە بینیمانە چەندین گەنجمان کە سەفری کردەوە بۆ دەرەوەی وڵات ینی وڵاتەکە جێ ئەهێڵن ئەبێت لە مەودووە کارێک بکرێت کە ئەوە نەبێت سەرەتا بێ سیستەمی پەروەردەیی پەرەی بێ بسەندرێت چکە پێشتر ئەوە زۆر نەکراوە چکە گەنج کە پەروەردەی هیوای نەبووە ئیمتیبا بە وڵاتەکەی بە بتوانێت لە ناو وڵاتەکەی خۆیان ئیش بکات بۆیە داواکارم لە پەرلەمانتارەکان کە ئەچنە پەرلەمانی عێراق داکۆکی بکەن لەسەر ئەوە کە هەلی کار بۆ گەنجەکان بڕەخسێنن چکارەوە ئەگەر وا بڕوات وڵاتەکەمان گەنجی تیان نامێنێت سپاس دەکەم کاکە دیاری ئەگەر مایکەکە وردە دەبێت بۆ لای سایەخان دیارە یعنی بابەت کە دێتە سەر باسی هەڵبژاردن من هەر بە ئەنقەست مەبەستم بوو پێم وا بێت لە بەرنامەکانی تایبەت باڵبژاردنە ڕەنگە یەک گەنجی تیا بێ بەڵام بە تەرکیزەوە لەسەر ڕای گەنجەکە ناوەستن بەڵام بەرنمەیەک هەش گەنجی تیا بێت بتەوە نەتەوێ ئەبێت گرنگی بە ڕای گەنجەکە بدەیت سایەخان زۆر مەبەستمە بزانم هەموو کەس پێم وا بێ هەمومان هاوڕاین کە نابێت هیچ شتێک بێ بەڕێگر لە بەردەم کەسێک کە پێی خۆش بێ خۆی کاندید بکات بۆ لەبەرەوەی بڕوانامەی نییە لەبەرەوەی دۆخێکی دیاری کراوی هەیە بەڵام چەند گرنگە ئەوانەیە چنە پەرلەمانی عێراق لە ئاستی بەرپرسیارەتێکە بن بە تایبەت لە بواری زمان بوارێک نەبێت ینی بۆ نمونە خەڵک تێ بگالەوەی کە کەسێک ڕاگەیاندن کارە پیشەکەی ئەو کاتە پیرۆزە کە خەریکی ڕاگەیاندن بێ نەک بچێتە پەرلەمان کە کەسێک مامۆستای زانکۆیە ناڵێم لەو بوارانەی کە ئەکرێب ڕاستە و خۆ کاریگەری لەسەر کاری پەرلەمانی هەبێ باشتر وایە
خەریکی پیشەکەی خۆی بێت کە کەسێک مامۆستایەکی ئاینیە بانکخوازێکە باشتر وایە لە بوارەکەی خۆی بەرێتە پێشەوە چونکە ئەگەر تۆ من وەکو ڕاگەیاندنکارێک ڕۆڵی خۆم بە باشی بەکاربێنم هەموو هەفتەیەک پەرلەمانتارم نەک بچمە پەرلەمان بە ساڵیش قسە نەکەم چەند گرنگە دەنگدەر ئەم بابەتە لە بەرچاو بگرێت بزانێت کێ نێرێتە پەرلەمان. دەستخۆشیتان لە یەکەم سپاسانەکەم بۆم دەرفەتە بۆم کۆمەڵە گەنجە بەڕاستی بە نیسبەت ئەو پرسیاری کە کردت کۆمەڵێ کاندیدمان هەیە لە ئێستاە بەڕاستی هیچ شێوازێکی گفتوگۆکردنیان نییە بە تایبەتی لە ڕووی زمانەوە هەر لە ئێستەوە تۆیان بێویوا کردووە هەر لە ئێستەوە بەڵێ ئەمە جێگەی نیگەرانیە ئەمە جێگەی دڵخۆشی نیە بەڕاستی من کۆمەڵە کاندیدم بینی و بەڕاستی هەر نازانێ بە عەربی قسە بکات تۆ کە نەتوانی بە عەربی قسە بکەی چۆن نتوانی بەگری لە مافەکانی کورد بکەین بە بوجە و موچە و بە هەموو شایستەدارایەکانەوە بە هەموو کێشەکانی کوردەوە پرسیارێکی تریشت کرد پێش و دەربارەوەی کە کاندیدەکانمان بەڵێن ئێن و جێبەجێ ناکەن هەمومان لێرەین بە درێژای ئەو ڕێگایی کە هاتین لێرە بەس پۆستەر و فلێکس یعنی باوەڕە بەهێماکانی هاتوچەشی گرتە بوو هەر کاندیدێک لەلای خۆیەوە بەڵێنێک جێبەجێ بکەم باوەڕت هەبێ کێشەی کورد نامێنێت کێشەی گەنج نامێنێت کێشەی ئافرەت نامێنێت کێشەی مناڵ نامێنێت بەداخەوە گرنگترین بەڵێن کە جێبەجێ بکەن بۆ دوای بانگەشە ئەگەر دەرچوون و دەرنەچن ئەرک نەبێت تەواوی کاندیدەکان ئەو فلێکسانە کۆبکەنەوە من فلێکسم بینیوە لەسەر جادەکان هی هەڵبژاردننی 5 ساڵ پێش ئێستا بووە 4 ساڵ پێش ئێستا بووە تا ئێستا بەسەر جادەکان و شقامەکانە تاوان نەک لە سلێمانی لە هەولێر بینیومە لە شارەکانی دیکە بینیومە بۆ ئەوە زۆر گرنگە دواتر ئەگەر دەرنەچووی تووڕەمە بە ئاسایی وەریگرە و فلێکسەکانت کۆبکەرەوە شتێکی دیاریکراو هەیە لە کاتی گفتوگۆکە بۆتان بوو بێ بە بابەت حەز بکەن قسەی لەسەرکەن باشە ماشەڵڵا بەشداربووی باشمانێ فەرم کاگەڕێبەت کاگازگار هەڵبەتە هاوڕێیانم زۆر بابەتیان و ڕژان ئالبەتە منەوەی کەمەوەی باسی کە موزەنا بیشە باسی لێ بەکرد لەسەر بابەتی خاڵی بۆنە پرۆسی ژنهێنانەکەەوە کۆمەڵەش دیکە ئێمە باشە زانین کە کاتی ئەو کاندیدانە ئاسنە بەغداد باس ئاماژە بۆ کرد کە بۆ گۆڕینی ژیانی شخصی خۆیان وەگلەوەی کە گۆڕینی ژیانی هاونیشتمان ڕاستە ئەم قسێ زۆرەکرێت من لاوێکم ڕۆژانە بەرکەوتم لەگەڵ سەدان گەنجە هەیە لەم شارەیە بەڕاستی کاتێک کە پرسیارەکەن ئەڵێن بۆچی دەنگ بین و قسەیە کراکە وتە بەڕاستی دەنگی گەنجان ئەهمێتی دراوە پێ ینی ئەهمێتێکی ماوە لایەن ئەو پرسیاراکرێ ئەڵێ ئایا من دەنگەیەم چیم بۆکەن چی کراوە لە ڕابردووە چی هەیە نمونەیەکی دیاری کراو هەیە من بەڕاستی ناتوانم ئەو بۆ هەندێشتی بۆ شیکەمانە شکارێکی سیاسی تەحلیلێکی گەورەی باڵۆزی بۆ بکەم کە لە بەغداد چی کراوە چونکە بەڕاستی کۆمەڵە نمونەی تر هەیە کە ئەکرا بکرێ بەرپرسیارەتی بۆ لەسەر پەرلەمانتارەکان نمونەی کاندیدی تاکمان هەیە کە کاری ئێجگار گەورەیان کردووە بەڵام لەبەر ئەوەی زۆرینەکە خەڵک پێی وایە ناکارا بوون پاسیڤ بوون بۆیە تاکەکەشی شاردەتاکیدە و کێشەمانە کەوتم یەکگرتن بە مەسەکە لێرە ئەوەیە بەڕاستی پێویستە پەرلەمانتارەکان بە ویژدانوانێ بەرپرسیارەتیان لەسەر بێک لە کاتی دۆخ و هەلوو مەرجە ناخۆشەکانی هەرێمی کوردستان کە پێشتریش لە ڕابردوو توشما بوو لە خەیرانی دارای لە کۆمەڵەش دیکە پەرلەمانتاران ئیمتیازێکی زۆریان هەیە ئەکرا سندوقێکیان دروست کردا پێک و کۆک بوونە پارێکیان قسەدا سندوقانە بۆ هاوکاریکردنی هاونیشتمانیان لە پرۆژەیەک بچووکە بەکاران بێنایە لە کۆمەڵەشتی دیکە هەر بەرپرسیارەتی بوو ئێستا توانی دیفاعکە ئەوە دیسان کاریگەریە بوو لەسەر متمانەی دەنگدەر گەنج یەک وشەی ئەو قسەی کە جوان کرد ئێمە لە بەغداد خەیرانی متمانەمانە خەیرانی متمانە لەگەڵ دەسەڵاتدارانی بەغداد ئەو بابڵە لایەنە شیعەکان و سونەکان هەرێمی کوردستان کاتی پەرلەمانتاریان ئەنێرێتەوە بووە یاخۆ حکومەت کە وەفد ئەنێرێ بووە و حکومەت عێراقی ئەینێرێتەوە کاتی بەڵێنەکان ئێن وەکو خۆی جێبەجێ ناکەن و خەیرانی متمانەی دروست کردو لە هاوشانی خەیرانی دارای کۆمەڵەشتی دیکە ئێستا وای کردووە پەرلەمانتارەکانی شپان ئەوەی خۆشمان خەیرانێکی متمانی تریان دروست کردو بۆ ناوخۆی هەرێمی کوردستان کەوای کردو دەنگدەری کورد متمانی پێ نەبێت و دەنگیان پێ نەدا و زۆرێک خۆت ئەبێ هەر بە گەشتبینی بمێنیتەوە ئەچمە لای شوێنەخان فەرموو گرنگترین شت داکۆکیکردنە لە مافی کورد یعنی تۆ دەبێت قەزیای کورد بەهێزکەن قوارەی هەرێمی کوردستان بپارێزن دڵنیام بەڵێنەکانی تر خۆیان جێبەجێ دەبن تا کورد لەوێ بەهێز بێت هەموو گەنجیش و هەموو چین و توێژەکانی تریش سوودمەند دەبن بۆیە بەڕاستی من لەو بەڵێنانە هەندێکانی دەبینم هێشتا خۆی نازانێ ئایا کاری لە پەرلەمانی عێراق چێ و کار لە پەرلەمانی کوردستاندا چیە زۆر گەورەتر و پیرۆسترە لەوەی کە لە هەندێک بابەت و گەمەی بچووکە کورتی بکەنەوە سپاسانم کەی دیکە کاکە محەممەد فەرموو
زۆر سپاسکە یادگار من یەک پەیامم هەیە وەک گەنجێک هەموو قوتابێک بۆ لایانی دەسەڵاتدار و بە تایبەتی ئەو لایەنە سیاسیانەی کە بەشداری هەڵبژاردن دەکەن پێم وایە ناکرێ ناکۆکیە سیاسیەکان بکەنە پێوەری یەکتر قبول نەکردن چونکە هێگڵ فەیلسوفی ئەڵمانی باوەڕی وایە کاتێک بیرۆکەیەک لەدایک دەبێت لە هەمان کاتدا دژەکەی دێتە بوون کاتێک ململانی لە نێوان بیرۆکەی نوێ و دژەکەی دەکرێت ناوەندە بیرۆکەیەک دروست دەبێت بۆیە ئەم پێم وایە دەبێت لایەنە سیاسیەکان کار لەسەر ئەو ناوەندە بیرۆکە بکەن هەوڵدەن بیدۆزنەوە ناکرێت چیتر ئەمە ئەو قەوارەیە بەهۆی ناکۆکی سیاسی مەترسی لەسەر پەیامی دیکەمان هەیە کاکە بروسک و کاکە سەرهەنگ زۆر بە کورتی قسەکەوت بکە ئەگەر هەتا فەرموو زۆر سپاس یادگار لەسەر سەرنجی لەسەر قسەکان و سەرنجی هاوڕێیانم ئایا گەنج گیان هاوڵاتی دەنگ بە چی کاندیدێک بە و چەند بنەمایەکمانێواتە تۆ کاندیدەکە هەڵێ بژێری ئیسا بەپێ ئەم پرۆژه یاسای کە ئیسا هاتووە بازنەکان جیاکراونەتەوە تۆ کاندیدێکە لە سنوورەکەی خۆتا بەربژێرە لەسەر چەند بنەمایەک لەسەر هەڵوێستەکانی لەسەر ڕابردووی لەسەر کارەکانی لەسەر زیرەیشی و لێهاتووی چەند بنەمایەکی و چەند پێوەرێکی وەدانێ بۆی هەڵبژێری و ئەوەش سوودێکی یەکجار باشە بە نەکەر هاکەزایی و کردواتانی هەڵێ هەڵی بژێریت و دەنگی پێ بدەیت دەستەکان دیسان سەرنجێکی دیکە هەیە هەر زۆر گرنگە بگات کە ڕەنگە بڵین کە تۆ جاران دەنگت تەدا ئەوەی دەنگت پێداوە ئەسڵەن لە شارەکەی خۆت نەبووە لە ماوەی ئەو 4 ساڵەیە هەر سوتفە لە نزیکەوە بەڕێکەوتیش نەتبینی بە بەڵام ئێستا لە شارەکەیە هەفتانە دێت سەردانەکاتەوە بەرپرسیارەتەکەیان قورسترە بۆیە ئەبێ بزانن ئەو بەڵێنانەی ئەیدەن بەڕاستی قابلی جێبەجێکردن بێت و لە ئاستی شیابن کە کاری بۆکەن و ئەیانەوێت بیخەنە بواری جێبەجێکردنەوە وەکو پرۆژە یاسایەک و دواتر بیکەن بە یاسای کاکە بروس کۆتا پەیام زۆر سواز بە کورتێمەوەی ئاماژەیەک بۆ بدەم کە لە چەند ساڵی ڕابردوودا بینیمان کاتێک ڕیفراندۆمی سربەخۆی ئەنجامدرا لە سەتانەوە تو دوی خەڵکی کوردستان دەنگی بە بەڵێدا بۆ کوردستانێکی سربەخۆ بۆ وڵاتێکی سربەخۆ ئەومان بینی کە لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان لە پەرلەمانی عێراقدا یەکگرتوو نەبوون بەهۆی ئەو یەک نەگرتووەشیانەوە ئەوە بوو کە ئابلۆقەیەکی سیاسی و دارایی خرایە سەر هەرێمی کوردستان کە تا ئەتوانم بڵێم ساڵێک پێش ئێستا ئەو ئابلۆقەیە کەمێک هێور بۆتەوە بۆیە لێرەوە جارێکتر داوا لە لایەنە سیاسیەکانەکەم لە پەرلەمانی عێراق واز لە ململانەی سیاسی و ناکۆشی نێوانیان بێنن هەمویان بە یەک هەڵوێستکار بکەن بۆ سەرخستنی کوردستان بۆ بەهێزکردنی قوارەی هەرێمی کوردستان بۆ ناردنی شایستە داراییەکانی هەرێمی کوردستان زۆر سپاس دەستەکانە خۆشکاکە بروس دیارە ئێستا وردە ئەچین بەرەولای ئەو کاندیدەی کە میوانی ئەمەڵقەی پاسی هەڵبژاردنە لەوێ ئێوە پرسیاری دیکەتانە بێ گفتوگۆی زیاترمانە بێ زۆر مەبەستمە لەو ماوەی کە ئەم بەرنامەی پاسی هەڵبژاردنە بڵین پێشکەشەکەم ئەو کاندیدانەی میوانداریانەکەین وانەشی دەرفەت نابێ میوانداریان بکەین فشارێکی وا دروست بکەین کە تێبگەن لەوێ زمانی کوردی زمانێکە توانن لەناو پەرلەمانی عێراق قسەی پێ بکەن شەرمی ناوێ چونکە بەپێی دەستور دانی پێدانراوە بۆی بە عەرەبیە قسە نەکەن کە ببێتە مایەی ئەوەی کە لە نێوان کەوانەیە کە گاڵتەیان پێ بکرێت زمانی کوردی بەکاربێنن و بیکەن بە ئەمری واقع لە ناو پەرلەمانی عێراق چکەمە دەستورە و دەستورەکەش دەستکاری نەکراوە تا ئێستا وردە بیر لە پرسیارەکانتان بکەنەوە پرسیاری زۆر چاک بێ بەڵێنی زۆر چاک لە کاندیدەکان وەربگرن و بەردەوامە بێت. بەڵێ زیزان دووبارە سڵاوتان لێبێت لە پاسەکە پیادە بووی ناتوینەتە خوارەوە خۆتان نەزانن شێوازی بەرنمەکە وایە کە ئەو گەنجانەی لە پاسەکە میوانم بوون گفتوگویەکی گەرممان کرد لەسەر کۆمەڵێک بابەتی جیاواز ئەو بابەتانی کە زیاتر ئەوان بەلایەنەوە گرنگە ئێستا توینێتە خزمەتی کاندیدی میوانی ئەم جارەی پاسی هەڵبژاردن بۆ ئەوەی ئەو باسانەی لەگەڵا بکەینەوە ئەوەی پێویستە و گەنجەکان کۆمەڵێک پرسیاری دیکەی ئاراستە بکەن من لە هەموو بەرنمەیەکەمە دووبارە ئاکەمەوە کە زۆر گرنگە ئەو کاندیدانەی وەکو وترێت بەختیاوەریانە بێت و ئەبن بە پەرلەمانتار بە گرنگیەوە بگەڕێنەوە سەر
بەڵێنەکانیان و بگەڕێنەوە سەر ئەو وەڵامی ئەو پرسیارانەی کە لە گەنجەکانیان کردووە و ئەو بەڵێنانەی کە لە چوارچێوەی بەرنمەیەکا بێت نازانم دانیشتێکی کۆمەڵایەتی بێت کۆڕێک بێ کۆبوونەوەیەک بێ بە دەنگدەرەکانی خۆیانیان داوە من زیاتر ناڵێم ئەچمە لای یەکەم پرسیار دەستە ڕاستم چەند پرسیارێکەکەن هەر یەکە و پرسیار کاتی پرسیارێکیان هەیە سی چرکیان هەیە بۆی پرسیارەکەیان بە کاک شوان کە دوای دەرفەت بە خۆتە دەم خۆت بناسیێنی بە باشی و بە ڕێکوپێکی بەو شێوەی کە خۆت پێت خۆشە و دواتر دێنە دەستە چەپ پرسیاری ئەم دەستەش وەرەگرین بە یارمەتی کاکشوان ئەچمە لای پرسیارەکە و دوای دەرفەتیشتە دەمێ بۆ خۆناساندن کاک فەرمان وەکو یەکەم پرسیار لە سی چرکێ پرسیارەکە بکەیت سپاس دەکەم. بەڵێ پرسیاری من بۆ کاکشوان کاندیدی ژمارە 24 ئەوەیە حکوومەتی عێراقی کۆمەڵی مادەی دەستوری پێشێل کردووە بە تایبەت مادەی زمانی کوردی تایبەت بە زمانی کوردی لەسەر نووسراوە فەرمیەکانی عێراق کاکشوان چیەکە بۆ چارەسەرکردنی ئەوانە و بۆ ئەوەی کە زمانی کوردی کە دووەم یەکە زمانی فەرمیە لە عێراقا بەو شێوەیە پێشێلکاری دەستوری بەرامبەری نەکرێت. سپاس هەر بژی کاکە فەرمان فەرموو. ئەگەر هاتوو سەرکەوتوبووی چ پلانێک تێ بۆ بەرەو پێشبردننی ئاستی پەروەردە لە هەرێمی کوردستاندا دەست و چاوت خۆش بێت فەرموو. هیوای سەرکەوتون بۆ کاکشوانە خوازم بەڕێزیان کار و بەرنامە و پرۆژیان چێبێ بۆ جێبەجێکردنی مادەی 140 دەستەکانە خۆش بێت کاکە سەرنگ. زۆر سپاس ئایا کاکشوان دەتوانێت لۆبیەک دروستکە لەگەڵ حکوومەتی ناوەن بۆ گێڕانەی و ڕووفاتی یانفاکراوان و قەرەبووکردنەوەی مادی و معنەوی کە سوکاری یانفاکراوان لەلایەن حکوومەتی ناوەندەوە. شێنەخان هیوای سەرکەوتن بۆ کاکشوان دەخوازین بە حکوومەتی کاندیدی پارتی دیموکراتی کوردستانە سەرۆک بارزانی وتی کاندیدەکان قسە کەم بکەن و کار زۆر بکەن تەرجومەی کاکشوان بۆ ئەمە چی دەبێت لە دارودا هەر بژی دەستەکانتان خۆش بێت کاکە شوان بەر لەوەی بچینە لای وەڵامەکان بۆ خۆت کاندید کردووە تۆکییت بازنەکەت کوێیە و ئیترەوەی کە پێت خۆشە وەکو ناساندنی خۆ داماژەی کرد. سوپاس بۆ ئێوە بە خێراتنی و بە ڕێزانە یەکەم سڵاو ڕێز بۆ بینەرانی کوردستان 24 من شوان محەممەد ڕۆستەمم کاندیدی ژمارە 24م لە بازنگەی پێنجی سلێمانی کە دانیشتوانی سنووری چەمچەماڵ و کەلار و کفری و دەربەندی خان ئەتوانن متمانەی خۆیان بە من بدەن لە ساڵی دەستپێکردنی شۆڕشی ئەیلولەوە لە ساڵی 61ەوە تا ئێستا وەکو خانەوادە لە ڕیزی شۆڕشا بووینە بەداخەوە لە شاڵاوەکانی ئەنفالا خانەوادەی ئێمە بەرکەوتووە جگەلەوەی برایەکم لە شەڕەکانی بەرگری ئەنفالا کیمیاوی لێدا چاوی کوێر بوو بە برینداری ڕادستی بەعس کرا و ئەنفال کرا 5 مامی خۆم لەگەڵ 5 خێزانیان لەگەڵ سەررجەم ئەندامانی خێزانەکانیان مامێکم تەنها یەک کوڕی دەرچوو هەمویان ئەنفال کراون وەکو خۆیشم لە ساڵی 95ەوە بەردەوام پێشمەرگەم لە سەنگەری بەرگریکردن لە خاک و نیشتیمانم لە زۆربەی ئەو شەڕانەی بە تایبەتی شەڕی داعش لە گەرمیان کە ڕوویداوە لە ئازادکردنی جەلەولا قەرەتەپە لە هەموو ئەو بەرگریانە بەشداریم کردووە ئەوەی لە تواناما بوو بێت لە خزمەتی خەڵکی کوردستان نبوومە و وەکی تریش لە ساڵی 2007ەوە تا ئێستا بەردەوام لەلایەن کە سوکاری ئەنفالکراوەکانەوە وەکو ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی لە ڕاپرسی لە پرسی ئەنفال کە کۆمەڵەیەکی فەرمیە ئیجازەی لە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بەبێ حسابکردن بۆ ئینتیمای حزبی چونکە ئەوانەی ئەندامی کۆمەڵەن زۆربیان لەلایەنەکانی ترن ئینتیمای حزبی تریان هەیە بەڵام بە متمانە بوون بە من وەکو کادرێکی پارتی لە ساڵی 2007ەوە تا ئێستا بەردەوام متمانەیان پێداوم و منیان هەڵبژاردووە و لە ئێستاشدا جگەلەوەی ئەندامی ئەنجومەنی باڵای ئەو کۆمەڵەیەم ئەندامی دەستەی کارگەڕی کۆمەڵەکەشن ماندوو نەبی کاکە شوانە چمە لای یەکەم پرسیاری کاکە فەرمان دیارە گفتوگۆیەکیش بوو لەگەڵ هاوڕێیانە لە ناو پاسەکە پەرلەمانتارەکانی ڕابردوو سەرکەوتوو نەبوون لەوەی ئەم پەیامە زۆر بەڕوونی و بەدەنگێکی دلێر بگەێنن بە پەرلەمانی عێراق کە زمانی کوردی زمانێکی دانپێدانراوە و لە دەستوری یەکلا کراوەتەوە بۆیە بە بەردەوامی یان پەنایان بردۆتە بەر زمانێکی عەرەبی خراپ هەمویان نەبێگومان هەندێکیان بە عەرەبیەکی باش قسەیان کردووە یان کە باز دێتە سەر پرۆژە یاساکان و دواتری یاساکان خۆت ئەزانی زمانی
عەرەبی زمانێکی دەوڵەمەند و قوڵە و بە ئاسانی یاری تیاکرێت ئەگەر بتەوێت. ئەم بابەتە چەند گرنگە تەبەن من تا کۆتایی بەرنامەی پاسی هەڵبژاردن لە هەموو ئەڵلقەیەکەم بابەتە وروژێنەوە هەر باسیەکەینەوە چونکە بابەتێکی زۆر زۆر گرنگە. تۆ چۆن ئەڕوانیتان بابەتە و ئەگەر ببی بە پەرلەمانتار چۆن هەنگاوی زۆر سپاس کاک فەرمان لە مادەی چواری دەستور لە بڕگەی ئەلفوبا لە دەستوری عراقی ئەم بابەتە هاتووە زمانی کوردی و عەرەبی وەکو دوو زمانی فەرمی دەوڵەتی عراق ناساندووە بە تەئکید ئەندامانی پەرلەمانی کورد لە خولەکانی پێشووی پەرلەمانی عراق لەم ڕووەوە زۆر کەم تەرخەم بوون زیاتر لەوەی فۆکسیان لەسەر ئەو مادە دەستوریانە بێ کە حکوومەتی عراقی جێبەجێ نەکردووە هاتوون بە داوای لێبردونەوە تەجەسوسیان لەسەر حکوومەتی هەرێم و لەسەر کەم و کورتەکانی حکوومەتی هەرێم کردووە کە واردە و حکوومەتە و یعنی حکوومەتی هەرێم واردە کەم و کورتی هەبێ کەم تەرخەمی هەبێ یعنی وەکو پێویست بە حکمی ئەو هەموو قەیرانەی کە هەیە خزمەتی خەڵک نەکرابێ بەڵام ئیشی پەرلەمانتار لە بەغدا ئیشێکی ترە داکۆکیکردنە لە مافەنەتەوەی و دەستوریەکانی خەڵکی کوردستان بەڵێ بە تەئکید ئەو مادەیە پەرلەمانتارانی پێشووی خولەکانی پێشوو کاریان لەسەر نەکردووە تا ئێستا لەسەر دراوی عێراقی کە لە دەستورا بە نەس ئەڵێ ئەبێ لەسەر دراوی عراقی لەسەر جەواز سەفەر لەسەر هەموو ئەمانە زمانی کوردیە بێ تا ئێستا لەسەر دراوی عراقی زمانی کوردی نییە هەروها لە موئەسەساتی فەرمی لە بەغا بە هیچ شێوەیە قسە بە زمانی کوردی ناکرێ بەداخەوە کاک یادگار ئەوەی جەنابەت باسی کرد یعنی حاڵەتێکی زۆر سیر دروست بووە ئەندام پەرلەمانی کورد پێی وایە عیبە لە پەرلەمانی عێراقا بە کوردی قسە بکە ئەمە مافێکی دەستوریە ینی کە کوردەکە خۆی ممارەسەی مافەکەی خۆی ناکە بۆچی سەرزنشتی عەرەبەکان بکرێ کاڵێن نابێ بەکار خۆی ئەمە زۆر دروستە ئێستا ئەو بەڵێنە بە کاک فەرمان و هاوڕێیانە دەی لێرە کە ئەگەر بووی بە پەرلەمانتار ئەو بابەتە وەلا نەخەیت و شەڕی لەسەر بەڵێنە دەم لە پەرلەمانی عێراقا لە جەرسەکانە ئەوەی ممکن بێ گوێم لێ ئەگرن یان گوێم لێ ناگرن بە کوردی مداخەلە بکەم و قسە بکەم لۆبیشی بۆکەی بە تەئکید هەر بژیت پرسیارەکەی کاکە محەممەد ئەگەر هەڵە نەبم لەسەر سیستمی پەروەردە و بەرەو پێشبردننی ئەو بوارە بوو ینی پەرلەمانتارەکان زۆر جار کە لە ماوەی کاندیدیە ڕووی دەمیان لە هەرێمی کوردستانە بەڵام چەند گرنگە لە بەغاوە ڕووی کارەکانیان لە هەرێمی کوردستان بێت بۆ نمونە بواری پەروەردە خۆی لە بەرنامەی کاری پارتی بۆ ئەم دەورەی پەرلەمانی عێراق یەک لەو سێکتەرانەی کە تەرکیزی خراوەتە سەر باشکردنی لایەنی پەروەردەیە جا ئەوەی ئەکەوێتە سەر شانی ئێمە ئەگەر متمانە وەرگین بەڕاستی لە ڕووی دەستوری لە ڕووی قانونی وەزارەتی تربیەی عێراق چ کۆنتاکتێک ئەو ئیمتیازانە چییە کە پێویستە لەگەڵ وەزارەتی تربیەی هەرێمی کوردستاندا تعامل بکە ئاسانکاری بکە ئەوە ئەیکەی نوەکی تریش وەکو ئەندام پەرلەمانێک بە تەئکید فشار لەسەر موئەسەساتی خۆمان لەسەر وەزارەتی تربیە دروستەکەین ڕەوشی پەروەردە و فێرکردن باش بکە ئەگەرچی هەنگاوی باش هاوێژراوە یعنی وەزارەتی پەروەردە لە ڕووی پەروەردە و فێرکردنەوە بەڕاستی لە هەموو قۆناغەکانی خوێندنە هەتا وەزارەتی خوێندنی باڵایش هەنگاوی باش هاوێژراوە و ساڵ لە دوای ساڵ ینی هەستەکەی شتی تازە منهەجەکان گۆڕانکاری تازەیان تیا ڕوویداوە. سایەخان پرسیارەکەی سەبارەت بە مادەی 140 بوو. مادەی 140 بەداخەوە یەکێکە لەو کێشە ینی مادانەی کە حکوومەتی عراقی بە مەبەست جێبەجێی ناکە ینی لایەنێکی نەتەوەیی هەیە بە گوێرەی دەستوری عراقی ئەبوایە هەر لە 2000 لە 2007 ئەوانە یەکەم جار ڕەوشی کەرکک بە تەواوی ئاسایی بکرێتەوە کە ئەمە نەکرا هەندێک هەنگاوی زۆر سەرەتایی هاوێژرا دوجار ئەبوایە بەڕاستی ڕاپرسی بکرایە لە کەرککا بۆەوەی خەڵکی ئەو سنوورانەی کە پێڵێن مادەی 140 بە اختیاری خۆیان پێیان باشە لەگەڵ حکوومەتی هەرێم بنیان لەگەڵ حکوومەتی هەرێم بە تەئکید کەم تەرخەمی لەمە کراوە تەئکید دەکەمەوە ئەندامانی پەرلەمانی پێشویش فۆکسیان نەبووە لەمە ئەمە لایەنێکی تریش بابەتەکە نەتەوەییە حکوومەتی عراقی بەڕاستی هەر شتێک بۆ هەرێمی کوردستان باش بێ لە مەسلحەتی کورد بێ وەکو نەتەوە لە بەرژەوەندی حکوومەتی هەرێم بێ بۆ ئەوەی حکوومەتێکی تۆکمە و بەهێز بێ لە خزمەتی خەڵکا بێ مافە نەتەوەیەکان جێبەجێ بکە مافە دارایەکان جێبەجێ بکە ڕێک حکوومەتی عراقی پێچەوانەی ئەمە کارەکە و بە بەرنامە و بە پلان و بە ستراتیش ئەوێ ئەو مادەیە جێبەجێ ناکرێ ئەبێ بەڕاستی لە حیوار و گفتوگەکانە لە پەرلەمانی عراق ینی تەرکیزی ئەندامانی پەرلەمان تەرکیزی حکوومەتی عراقی بخرێتە سەر جێبەجێکردنی ئەم مادەیە. دەستخۆش بژیت کاک سەرهەنگ سەر باسی لۆبیکردنی کرد دیارە پرسیارەکەی لە کەسی گونجاو کردو
تو ئاماژەت لە پێشەکیەکە لە خۆناساندنەکە باسی ئەوەت کرد کە چەند کەسی خێزانەکەت ئەزیزانت کەسانی دەرەجە یەک و پلەیەکی خێزانەکەت بەداخەوە لە شاڵاوی ئەنفال لە دەست چوون گیانیان سپارد و ڕۆحیان بەخشیوە. تۆ بۆ پرسیارەکەی کاکسەرهەنگ بەڵێنی چێدەی؟ ئەزانی ئەوەی کاکسەرەنگەڵێ هەر لە مادەی 132 دەستوری عراقیە هاتووە حکوومەتی عراقی مکەلەفە بەوەی قەرەبووی شەهیدان کە شەهیدانی جینۆسایدی لە زمینی شەهیدانان و قەرەبووی زیندانیانی سیاسی بکاتەوە و مافەکانیان وەکو ئەڵێ جێبەجێ بکە. بەڵام بەداخەوە دیسان ئەمەش کاری لەسەر نەکراوە کۆمەڵێ فاکتەر هەیە بەشێکی دیسان هەر ئەچێتەوە چوارچەوەی کەم تەرخەمی. من خۆم لەو کەیسا ئیشم کردووە ساڵی 2019 چوومە سەماوە چوومە نوگرە سەلمان چوومە سەر ڕووفاتەکان ئەوەی لەوێ گرفتێکیشمان بۆ دروست بووەکی لە میدیا بینیتان خۆم لەگەڵ ئەو وەفدە بووم یعنی کەم تەرخەمی هەیە ئەو یاسایەی کە گۆڕە کۆمەڵەکانی پێ هەڵە درێتەوە کەم تەرخەمیتی هەیە میکانزمێکی زۆر ئاڵۆز دانراوە ئەگەر کەسێکی عەرەب لە بیابانەکانی سەماوە و ئەرئەر گۆڕێک بدۆزێتەوە ڕێو شوێنێکی وا قانونی توندی بۆ دانراوە کەسەکە بیشی دۆزێتەوە لەوانەیە خۆی باسی نەکات چونکە بێ بچێتە بنکەی پۆلیس ئەبێ یعنی وەکو شێوازێک لە ئیجراعات بۆی ونیکە بەڕاستی ئەرکی حکوومەتی هەرێمە کاتێک هەر زۆر ئاسایە هێڵێکی گەرم هەبێت و هەر کەس خەبەرێکیدا بەدواداچوو بەتەکید ئەبێەوەی ڕوبەڕووی ئیجراعات بێتەوە ڕاستە ئەبێ بەڕاستی ئەو کەسانەی کە گۆڕی بە کۆمەڵ ئەزانن هەتا لە ئەندامانی سوپای عراقی ماوە کە خۆی لە پرۆسەی قەتڵ و عامەکە بەشداری کردووە ئەمانە بەڕاستی ئەبێ ئێمە میکانزمێ بدۆزینەوە کار لەسەر میکانزمێ بکەین ئەگەر هەست بکەین حکوومەتی عراقی بەمەبەست لەم کەیسا کەم تەرخەمە کار لەسەر میکانزمێ بکەین ئێمە ئەمانە بدۆزینەوە حکوومەتی هەرێم مکافەئەیان بکە دیاری باشیان باتێ هەتا لە ڕووی مادی و ئیمتیازاتەوە ئەبێ حکوومەت دامیان بکە بۆ ئەوی ئەمانە گۆڕە بە کۆمەڵەکان بدۆزنەوە و بەڕاستیە بێ لۆبی بۆ دروستکەین فۆکسی میدیا بخەینە سەری ئەو شێوازەی کە حتا لە هەڵدانەوە و فەحسی DNA و هەموو ئەمانە کە ئەکرێ بۆ گۆڕەکان بەڕاستی کەم و کورتیتیایە یعنی ئەش شێوێنرێ زۆر جار تیمەکان شەو ئەگەڕێنەوە ڕووفاتەکان لەو سەحرا بەجێهێنن ئەنفال بەڕاستی تراژیدیایە تاوانێکی قورسە یعنی خەڵکاتێ چێتە سەر ئەو گۆڕانە بەڕاستی جۆری تووشێک لە هەژانە بێ ئەبینی یعنی مناڵێکی گەرمیان براوە لە دوورترین سنووری سعودێ کراوەتە ژێر خۆڵەوە یعنی سوورەتی وای تیا بوو ئەو تیمانە بۆ ئێمەیان باسە کرد بەڕاستی کارە ساتبارە ژنێ خۆی داوەتە مل سێ لە مناڵەکانی یعنی هەرچی گولە هەیە بەر ژنەکە کەوتووە اینجا دایەتی لە هەموو کونج و کەلەبەر و سوچێکی ئەم وڵاتە ئێمە عمەرێکی خاوەرمانەیە بەڵێ بەتەکید ئەوە نییە ینی بەداخەوە باشە سەبارەت بە پرسیارەکەی شوێنەخان وتی جەنابی سەرۆک مەسعود بارزانی زۆر بەڕوونی وتی کەم قسە بکەن و با دەنگی کردارەکانتان بەرزتر بێت لە دەنگی وەڵاهی سەتاسەد ئەوەی جەنابی سەرۆک بیڵێ بۆ ئێمە بابەتێکی مولزەمیە و ئیلتیزامی پێوەکەین و هەر وەکو منهەجیش پارتی باوەڕی بەوەیە زیاد لەوەی بە قسە بمانەوێ تێگەیشتنیە بدەینە خەڵک بە ئەمەل کار بکەین بۆ ئەوی خەڵک کارەکانی ئێمە ببینێ لە ئەنجامی بینینی کارەکانی پارتی یان حکوومەتی هەرێم یان ئەو کارانەی کە پارتی تایە فاکتەرە بۆ ئەوی ئەنجام بدرێ ئەم کارانە ببینێ خەڵک قەناعەتی لا دروست بووە پارتی جیاوازی هەیە لەگەڵ حزبەکانی ترا و بەڕاستی پارتی ئەمەی کردو من وەکو شخصیش خەڵکی گەرمیان هەموو ئەزانێ بەبێ حسابکردن بۆ ئینتیمای حزبی بەبێ مەسلحەتی شخصی دەیان ساڵە ماڵم لە کەلارە هەر کەسێک لە هەر لایەنێک خەڵکی گەرمیان بوو بێ هەر ئیشێکی بە من بوو بێ بەو پێگەی من کارگەڕی لقی 22 گەرمیانی پارتیشم بەرپرسی مەکتەبی ڕێخستنی ئەو لقەم دەیان بابەت هاتووە ئیشێک بۆ هەولێر خۆم لەگەڵ چوومە بۆ هەولێر وەکو شخصیش ئیشەکەم بۆ تەواو کردووە بەبێ ئەوەی باسی کەم حتا بەعی بمزانیوە لە ئەکاونتی خۆشم پۆستێکیشی لەسەر بکەم و گەرمیان شایەتە دەیان ئیشم بۆ خەڵکردووە پێیان نافرۆشم حەقی خۆیانە چونکە بەڕاستی خەڵکی گەرمیان خەڵکێکی غەدر لێکراوە خەڵکێکی خاوەن قوربانیە پێویستە ئەوەی ئێمە لە توانامانە بێت بۆ خزمەتکردنی ئەوان بەکاری کاکشوان قسەیەکەیە بابەتێکی لە ناو خەڵکە زۆر باسی لەیەکرێت و ئەم بابەتی بەلاوە گرنگە ئەوی شەوەیە کاندیدەکان لە ماوەی بانگەشە ئەوانەی کە دواتر ئەبن بە پەرلەمانتار
ئەو قسانەی لە کاتی بانگەشەیە لە وەڵامی پرسیاری خەڵکە یان لە بانگەشەکردن بۆ خۆیانە کردویانە تەنها لە چوارچەوەی قسە نەمێنێتەوە هەست بکات لەبەرەوەی کاندیدە کۆمەڵی قسە هەیە ئاساییە کرێ بیکات دواتر پشت لە قسەکانی خۆی بکات بەڵکو چ بەڵێنێکەدا بزانێ بۆ ئەو بەڵێنادا و بزانێت تا چنددە ئەتوانێت ئیشی لەسەر بکە هەر بابەتێک بوون لە بابەتێکەیە ئەزانێت بە هیچ شێوەیەک ناتوانێت ئیشی لەسەرکە با ڕاشکاو بێ بڵێ وڵی من ناتوانیشی لەسەرکەم نەک بەڵێنێک بدا کە دواتریش ڕخنەی لێ بگیرێتەوە قسەکانی خۆی پێ بفرۆشرێتەوە من ئەچمە لای ئەو هاوڕێیانە نازانم وەڵامی پرسیارەکەی شوێنەخانی شیایەوە کاکە بروس سی چرکەت هەیە بۆی پرسیارەکەت فەرمو زۆر سپاس کاک شوانەگەر جەنابەت دەنگی خەڵکت بەدەستێنا و چوویتە پەرلەمانی عێراق چ کارێکەکەی بۆ ئەوی ئەو قوتابیانەی کە چەندین ساڵە تەخەڕوجیان کردووە ئەو قوتابیانەی کە وا پۆلێک قوتابی دیکەش تەخەڕوجەکات چی پرۆژەیەکتان هەیە بۆ قوتابیانە کە ئەگەر بە ئاوردانەوەیکیش بێ لێیان تەعینات بێ بە هەر شێوەیەک بێ ئیشیان لەسەر بکرێ ئەمە یەک دوو و ئەو پرسیارەشمەیە کە جەنابتان هەمیشە لە پەرلەمانی عێراق ئاگاتان لە لایەنە سیاسیەکان بێت کە یەک ڕیزی کورد لە پەرلەمانی عێراق بپارێزن هەرگیز سپاس کاکە بروسکە کاک لەبەریان فەرمو هیوای سەرکەوتن بۆ کاکشوان دەخوازین من وەک دەرچوویەکی زانکۆ بەشی بازرگانی دەوڵەتی شارەزای پسپۆڕین لە بوارە ئابوووریەکاندا ئەلبەتە بابەت پرسە ئابوووریەکان بۆ تا خێرەمی کوردستان زۆر گرنگە بۆی کە قوت و بژەوی ژیانیان لەسرە ئێمە لە پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی عێراقدا دەبینینوانە کۆمەڵێک قەرز هەیە کە لە حکوومەت و سرف دەکرێت بۆ گەنجان بۆ پرۆژەی بچوو بۆ جۆرەکانی دیکەش تا چەند بەڵێنی ئەوە دەن کار لەسەر ئەو دەکەن کە ئەو قەرزانش تاکی گەنجی هەرێمی کوردستان بگرێتوانێ زۆر زۆر سپاس کاکڕەوەت هەجان خان فەرموو سەرەتا هیوای سەرکەوتن بۆ جەناب دەخوازم پرسیارەکەی من ئەوەیە ئایا ئەگەر سەرکەوتوو بیت و چیتە پەرلەمانی عێراق ئەتەوێ جێدەست تایبەتی لە چ بوارێکا دیار بێت واتا بە تایبەت لە چ بوارێکا ئیش بکەیت دەستەکانت خۆش بێت فەرموو سەرەتا هیوای سەرکەوتن بۆ دەخوازم ئایا کاکشوان هیچ پرۆژەیەکت هەیە کە چوویتە پەرلەمانی عێراق پرۆژەیەکت هەیە کە هەلی کار بڕەخسێنی بۆ گەنجانی ئەو شارۆچکەی کە خۆت کاندید کردووە زۆر زۆر سپاس دەکەم کاکەشوان لە پرسیارەکەی کاک بروسکەوە دەست پێەکەین دیارە باسی پرسیاری کاک بروسک زیاتر پەیوەست بوو بە دابینکردن و ڕەخساندنی هەلی کار ئیتر بە چ ڕێگەیەک دنیابینی بۆ بابەتە چیە باسی دەرچوانی زانکۆ پەیمانگەکانی کە پێم وایە خۆی بەڕاستی هەندێک گرفتەیە جارێ بێ چوونە ئەوێ ئیشی لەسەر بکەین زانکۆی لەو بازنەیە کە من خۆم هەڵبژاردووە زانکۆی چەرم و زانکۆی گەرمیان هەیە بەڕاستی بەداخەوەمە کێشەی قانونیان هەیە تا ئێستا وەزارەتی باڵای عراقی دانی پیانانێ ئەبێ بەڕاستی فشاری گەورە لە حکوومەتی عراقی و لە وەزارەتی خوێنی باڵای عراقی بکەین دان بە زانکۆی چەرم و زانکۆی گەرمیان دابنێ جگە لەوەیش لە لای حکوومەتی هەرێمیش بەڕاستی ئەتوانین بە هەر شێوازێک بێ فشارێ دروستکەین بابەتی دەرماڵی قوتابیان و ئەوانە کە بردراوە بەداخەوە لە ئەنجامی قەیرانی دارایی من دەستی پێ کردووە کە دەست پێ بکاتەوە دەست پێ بکاتەوە باشەوە ئێمەش لەوەیش هەر فشارەکەین وەکی تریش وەڵاهی ینی لە بەرنامەی کاری پارتی شاهاتووە چ بکرێت بۆ ئەوەی بەڕاستی ئەو هەموو گەنجە تەخەڕوجەکەن ینی دەرفەتی هەلی کاریان لە کەرتی تایبەت و لە کەرتی گشتی بۆ بڕەخسێن دێجا ئەمە پەیوەندی بە بارودۆخی گشتی داراییەوە هەیە ئیمکانیاتی حکوومەتی هەرێمی حکوومەتی عراقی پرسیارەکەی کاکەڕێبەرش پرسیارێکی گرنگ بوو باسی ئەوە کرد کە هەندێک قەرز هەیە کە گەنجانی بڵین ئەوانەی عەرەبن بە کورتی و پوختی بڵین غەیرە کوردەکان سوودی لێبینن بەڵام هەر ئەوە نییە قەرزی فەرمانبەرانی شەیە باسی نازام 6 موچارکرێت چیەکرێت بە هیچ شێوەیە کورد فەرمانبەری کوردی سوودمەند نەبوو کاگەر من وتم بەڕاستی حکوومەتی عراقی ئەوەی بزانێ دەبێتە خۆشگوزەرانی و ڕەفاهیەت بۆ خەڵکی کوردستان بۆ گەنجان بۆ دەرچوان حکوومەتی عراقی بە بەرنامە کار لەسەر ئەوەکە باوەڕ بکە ئەوان پیان ناخۆشە یعنی هەولێر و سلێمانی و دووەک ئاوەدان بێ خۆ ئەگەر حکوومەتی عراقی ڕاستگۆیە لەگەڵ خەڵکی هەموو عراقا چۆن مافی هاوڵاتیەکی بەسرەیە فەرمانبەرێکی بەسرەیە کە قەرزیەداتێ ئەبێ بیداتە فەرمانبەرێکی گەرمیان و سلێمانی و هەموو خەڵکی زۆر باشە کاکەشوان من کەمتر لە دوو خولەکەم ماوە لەم دوو خولەکە
وەڵامی پرسیاری هاوڕێ ئەوەی کاکە دیاریش تا ڕادەیەک پەیوەست بوو بە هەلی کارەوە هەر هەموو یەکرێتەوە ئەوەی هەژنخانیش کە لە چ بوارێک ینی تر قەرارەدەی خۆتی بۆ یەکلا بکەیتەوە. وەڵاهی من ئەوەی تەرکیزمە خەمە سەری خەڵکی گەرمیان وەکوتم خەڵکێکی بەشمێنەتە چی بکەین من لەسەر دەنگی خەڵکی گەرمیان دەرەچم تەرکیزم لەسەر سنوورەکەی خۆمە بەڕاستی چی بکەین خەڵکی ئەو سنوورانە هەندێک ژیانیان بگۆڕێکە لە چاو ناوچەکانی کوردستانە وەزیان لە هەموو خراپترە قوربانیان لە هەموو زۆرترە وەکو تریژ من بەڕاستی دەیان ساڵە وەکوتم بەبێ بەرامبەر لە کەیسی ئەنفال و جینۆسایدا ئیشەکەم یعنی هەستەکەی و بواری کاری خۆتە هەستەکەم بواری کاری منە ینی هەتا لە ڕووی یاداکەوە ئەمە نە بەو معنایی بەڕاستی گەنجان حەقا ئەمە بزانن من دایمە لە کۆمەڵی داکۆکیش لە پرسی ئەنفالە ئەیلێم هەڵەیەکی زۆر گەورەیە ئێمە ئەن وەکو کەسوکاری ئەنفال تەنها ئەنفال بە هی خۆمان بزانێ ئەبێ ئەنفال خەمی کوردێکی باکوور بێ هی ئەو پێشمەرگە بێ کە لە ڕۆژ ئاواوە هاتوو ئەوت خۆمە چەمێنن ئەبێ هی هەڵەبجە بێ هی ڕۆژەڵات بێ هی ئەنفال کۆستێکی نەتەوەییە ئەمە ناکرێ من بە تەنها بڵێ من پاڵەوانجوولەکەکان سوودیان لە هۆڵۆکۆست بینیەوە نیو سەدەیە هەر لە سەری ئەیڵێنەوە کۆڵیشیان لێنەدا جایەکی لەو بەرنامانەی من بەڵێنە دەم بە ئێوەش جێبەجێی بکەم نازانم ئیشکالی زۆر گەورەی قانونیمان بۆ دروست بکەن بۆ ئەوەی فۆکسی کامێرەکان ببەمە دەشتی عەرعەر و نوگرە سەلمان بەڵێنە دەم لە چواردەی چوار لە جاتی ئەوەی لە ڕزگاری و شۆڕش یادی ئەنفال بکەینەوە لێرە شکرێتەوە ئاعتیادیە لە ناو بینای نوگرە سەلمان کە وێزگەیەک بووە سەرجەم ئەنفال کراوەکان براونەتە ئەوێ لەوێەوە قەتڵ و عام کراون من خۆم چوومەتە ناوی پەرقە و دیوارەکانە لە شیعاری ئەوانەی کە لەوێ سجن بوون یادگاری خۆیان توێ لە ناو ئەو بینایە یادی ئەنفالەکەمەوە هەر بژیت یەک خولەکم ماوە کەمتریش هاوڕێیان وردە وردە مۆڕم لێ یەکەن ئەڵەن کاتت تەواو بووە بانگەشەی خۆت بۆچی پێویستە دەنگ بە تۆ بدرێت نەکاندیدێکی دیکە چی وا لەو خەڵکە لە دەنگ دەربکات کە دەنگ بە تۆ بدەن وەڵاهی من جارێ خەڵک ئەگەر بچێتەوە مێژوو هەموو دەستکەوتەکان بەڕاستی هی ئەو هەموو قوربانی و تەسحەیە کە لە پێناو ئەم نیشتمانات دراوە حەقە خەڵک ئاگایان لە من بێ کە ژمارە 24م تەنها خۆم و دوانسیانێکمان لە ئەنفال دەرچوونەوە کەس و کارەکەی من ئەنفال کراوە شەید کراوە نە لەبەر ئەوەی پارتی بوون خەڵکی گوندێکی کوردەمیرن بەعساتون دەوریان داوین هەمومانیان بردووە لە خواری عێراق قەتڵ و عامیان لەبەرەوەی کورد بوون لەبەر ئەوەی کورد بوون بۆیە من داوایان یەکەم کوردانە بیر بکەنەوە دەنگم بدەنێ دڵنیا بن نوێنەریانە بم هی هەموو ئەنتیما جیاوازەکان نەکی هی پارتیەکان هەربژین سوپاس کاکەشوان ماندوو نەبن سوپاسی تەواوی و هاوڕێیانەکەم کە ئەمڕۆ لەگەڵ منا بەرنمەکەیان دەوڵەمەندتر و جوانتر کرد بینەرانی ئەزیز تا بەرنمەیەکی دیکەی پاسی هەڵبژاردن ئەتوانی یەک جاری دیکە ژمارەکەت بڵیتەوە من ژمارە 24م خەڵکی گەرمیان دڵنیاکەمەوە 24 سعات لە خزمەتیان نابم زێڕی عیار 24م بمنێرن جێگەی متمانەتانە ئێمەش لە کوردستان 24ەوە پێتانەڵین ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا.